ئافرەتێکی تر کەڕولاو ناویست و ناگۆ تەمەنێکی گەورە تەمەنێکی زۆر یعنی مدەتێکی زۆر ئەم ئافرەتە ئەگاتە 60 ساڵان وشەیەک لە زمانی دەرنەچوو بەڵام ئافرەتێکی زۆر دیندار یعنی وا نەزانن ئەو کەسەی نەبیسێ و سەنەکە ئیتر دیندارێتی نییە یان نازانێ ئەم ئافرەتە زۆر دیندار سبحان الله بەو کەڕولاڵیە ئەهلی خێر نوێژەکان یەکرد بەسترە و ئەوەی نی لەسەر بەو شێوەی کە لەسەرە ڕۆژ و ئەوەی کە لەسەرێتی ئەنجامێدا و پاشان بڕێ مناڵیشی پێگەیان مناڵی گەورە مناڵەکانی گەورە بوون و لەسەر دیندارێتی پێگەیاندن ئەهل دیانەت و ئەهل دیندارێتی پیاوەکەی خۆی ئەیگەڕێتەوە ئەڵێ وەڵڵاهی شەوێک ئەڵێ من خەوتو بووم ئەو هەڵسا بوو شەو نوێژیە کرد یعنی نوێژێ کرد ئەڵێ لە کوتوپڕێکا دەنگێکم بیست ئەڵێ کە هەڵسیام سەیرم کرد ئەم ئافرەتە هاتۆتە زمان ئەڵێ ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وەشهد ئەن محەمەد ڕەسوڵ الله لە سوژدەیە وتی زۆر عەجایبم هات یعنی نەم ئەزانی لە خۆشیاتی ئەمن بە حەیات پیر ئەڵێ 50 ساڵ تقریبا 50 ساڵ ئێمە بەیەکەوە بووین نزیکەی 50 ساڵ ئێمە بەیەکەوە بووین قسەیە لە زمانی یعنی هەرە وەکو کەڕولاو قسەیە کرد ئەڵێ ئێستا لەم لە حەڵ ئەڵێ لە خۆشیان نەم ئەزانی چی بکەم چاوەڕوان بووم کە نوێژەکەی لێ ببێتەوە تاوەکو یعنی وەکو مژدەیەکی زۆر خۆش و ئەمانە ئەڵێ هەرچیم کە هەر من لە ژێر جێکەوە بۆ موچاوکە ئین کردۆ خەریب مەشغوڵ ئەوە بوو کە ئەو تەواویکە هەرچیم کرد هەر تاخیر بوو هەر تاخیر بوو لە کاتێک خەڵسام تەماشام کرد لە سوژدەیە لەبان نوێژەکەی گیانی دەرچوو